یاسای باری کەسێتی کە تیایدا بەشودانی کچی 9 ساڵان ئاسایی کراوەتەوە لە پەرلەمانی عێراق پەسەندکرا. ئەمە لە سلێمانی ناڕەزایەتی لێکەوتەوە و چالاکوانان دەڵێن بە هیچ شێوەیەک نابێت ئەمە تێپەڕێت. لەلایەکی دیکەوە بارەڵگر ئەمڕۆ ژیانی لە 3 کەس لە ناوچە جیاوازەکان هەرێمی کوردستان سندوتەوەمان و چەندین هەواڵی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. یەکەم ناڕەزایی دژی پەسەندکردنی یاسای باری کەسی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سلێمانی سەری هەڵدا و چالاکوانان دەڵێن یاساکە پەڵەیەکی ڕەشە بەسەر ئەم کابینەیەدا. گروپی هاوپەیمانی 188 کە پێکاتووە لە ژمارەیەک چالاکوانی پاراستنی مافی ئافرەتان لە سلێمانی گرت بوونەوە. پەرێز سابیر چالاکوان بە 964 وت یاسای باری کەسی پێچەوانەی یاساکانی مافی مرۆڤ و منداڵ و خێزانە و کچێکی تەمەن 9 ساڵ شیاو نییە بۆ پرۆسەی هاوسەرگیری. کۆمەلگایەکە و کارە بکات تەندروست نابێ. ژمارەیەکی تر لە بەشداربوانی گربوونەوەکە ڕایانگەیان پەسەندکردنی یاساکە شەرمەزاریە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەوەی دوێنێ ڕوویدا لە هیچ شوێنێکی جیهان ڕووی نەداوە. وەک خۆیان دەڵێن یاساکەم مەترسیدارە و خێزان و کۆمەلگا هەڵدەوەشێنێتەوە. ئەمڕۆ بارهەڵگر کارەساتی نایەوە و لە هەولێر و دوهۆک 3 کەسی کوشت و 3 دیکەشی بریندار کرد. کاتژمێر 7 و 30 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ کاتێک خێر و شەڕ بەش نەکرابوو لەسەر ڕێگای سێبیران هەولێر بارهەڵگرێک لە ماتۆڕێکی سێتاییدا و هەردوو سەرنشینی ماتۆڕەکە کە برابوون و خەڵکی سووریا بوون گیانیان لەدەستدا. شۆفێری بارهەڵگرەکەش بریندار بوو ڕەوانەی نەخۆشخانە کرا. 2 کاتژمێر دواتر لە ناو شاری دوهۆک بارهەڵگرێک خۆی کێشا بە مینی پاس و پیکاب و تەکسیەکدا. لە ئەنجامدا شۆفێری تاکسیەکە گیانی لەدەستدا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بە قسەی هەیسەم بەربەهاری وتەبێژی بنکەی تەندروستی 122 دوهۆک بارهەڵگرەکە ستۆپی نەماوە و ئەو کارەساتەی ناوەتەوە. ژمارەیەک پاسەوانی بیرە نەوتەکانی کەرکووک گرت بوونەوە و وەک خۆیان دەڵێن 4 مانگە موچیان وەرنەگرتووە و گیرفان بەتاڵن. منسوور مەحموود پاسەوانی یەکێک لە بیرە نەوتەکان بە 964 وت ئێمەی پاسەوان هەژار و ڕەش و ڕووتین بەهۆی نەبوونیەوە پاسەوانی دەکەین. موچەی مانگانەمان 200,000 دینارە و هەمووشمان خێزاندارین و لەسەر ئەو 200,000 دەژین. وتی 1500 بۆ 2000 پاسەوان دەبین. 4 مانگە بەلاش والاش موچەمان پێ نەداوە. سەرەڕایەوەش ڕۆژانە لیژنە دێت و هەر پاسەوانێک لەسەر کارەکەی نەبێ 20 بۆ 30,000 دینار سزا دەدرێت. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان با فەرمی تەمەنی خانەنشینی لە 6 ساڵیدا جێگیر کرد. بڕیارەکە پشت دەبەستێ بە یاسای خانەنشینی یەکگرتووی ژمارە 9 ساڵی 2014 هەموارکرا و باس لەوە دەکات هەرکە فەرمانبەر 6 ساڵی تەواو کرد دەبێت دەست بەجێ ڕەوانەی خانەنشینی بکرێت. مامۆستایانی زانکۆ بە پلەی پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەدەر، پزیشکانی دادوەری، پزیشکانی سڕکردن، پزیشکانی دەرونی و ڕاوێژکارانی یاریدەدەر لە ئەنجومەنی شورا، فڕۆکەوانانی مەدەنی کە وەک کاپتن و بە شێوەی کردداری کار دەکەن لە کاتی خۆیدا مۆڵەتی کارکردنیان هەیە بڕیارەکە نایانگرێتەوە. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە باس لە ئاماری ڕاوکردن دەکات لە گەرمیان. ئەوە دەزانن بە تایبەت لە دەشتی گەرمیان ساڵانە خەڵکێکی زۆر ڕاو دەکات بە خەڵکێکی زۆریش تۆمەتبار دەکرێن و لەلایەن پۆلیسی دارستانەوە دەستگیر دەکرێن. ئەمڕۆ پەیامنەری 964 قسەی لەگەڵ وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیان کردووە. ئەو دەڵێت لە چاو ساڵی 2023دا ئاماری ڕاوکردن کەمی کردووە بەڵام خەڵکێکی زیاتریان دەستگیر کردووە. مقەدەم هاشم وتەبێژی پۆلیسی دارستان و ژینگەی گەرمیانە قسەی بۆ 964 کردووە دەڵێت لە ساڵی 2023 147 سەرپێچی کار دەستگیر کراون بەڵام لە ساڵی 2024 ڕێژەکە بەرز بۆتەوە بۆ 209 کەس 209 کەسیان بە تۆمەتی ڕاوکردن دەستگیر کردووە بەڵام ڕێژەی ڕاوکردن کەمی کردووە لە چاو ساڵی 2023دا. باسی لەوە کردووە ینی بابەتێکی سەرنجڕاکێشی تێدایە ئەمە لەو ڕاوکردنەدا ئاسکێک ڕاوکراوە لە ساڵی پار لەلایەن ڕاوچیەکەەوە کە دەستیان بەسەراگرتووە دوایەوەی کە پشکنینیان بۆ گۆشتی ئاسکەکە کردو سەریان بڕیوە دەرکەوتووە کە گۆشتەکەی سەلیمە و تەندروستە. بۆیە لە زیادکردنێکی ئاشکرادا پۆلیسی دارستان و ژینگە ئاسکەکەی فرۆشتووە بە 240,000 دینار. ئەوە دەزانن من خۆم تامم نەکردووە بەس گۆشتی ئاسک گۆشتێکی ناسک و خۆشە.
هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران بن.